بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیوی خۆمان بە بەختەوەرە زانین کە بە بەرنامەیەکی تری کرێکار دەبینە میوانی ماڵەکانتان. لە حوتوی ڕابردوودا چەند ڕووداوی ناخۆش بۆ کرێکارانی ئێران و کوردستان ڕوویدا و وەک ڕۆژانی پێشوو کرێکارانی چەند کارخانە بۆ بەدەستێنانی حەقدەستە پێنەدراوەکانیان دەستیاندایە مانگرتن. ئەم هەواڵانە و چەندین هەواڵی تر لە بەشی هەواڵە کرێکاریەکانی بەرنامەی ئەمڕۆماندا دەبیستین. مانگرتن لە خواردنی کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان. حسین دانشگەر بەرپرسی شورای کرێکارانی کارخانەی سیمانی دەشتستان سەبارەت بە هۆکاری دەرکردنی هاوکارەکانی وتویەتی محەممەد ئیسماعیل محەممەد ساڵحی بە 12 ساڵ پێشینەی کار و محەممەد زەرغامدوست بە 11 ساڵ پێشینە بە تاوانی بەدواداچوونی خواستی سنفی کرێکاران لەسەر کار دەرکراون. هەلوبارەوە محەممەد ئیسماعیل محەممەد ساڵحی یەکێک لە کرێکارانی بەشی بەردشکاندن هۆکاری لەسەر کاردەرکردنی خۆی و هاوکارەکەی بە دواداچوونی یاسایی بۆ مافی سنفی باقی کرێکارەکان گەڕاندوێتەوە و ڕایگەیاندووە بەرپرسی کارخانە لە کاتێکدا ئێمەی بە تاوانی شێواندنی شوێنی کار لەسەر کاردەرکردووە کە ئێمە دەستمان لە مانگرتنی کرێکاراندا نەبووە. هەروەها محەممەد زەرغامدوست لە درێژەدا ڕایگەیاندووە لە کاتێکدا من لەسەر کاردەرکراوم و ڕێگەی چوونەژوورەوەم بۆ نێو کارخانە لێدەگیرێت کە 11 ساڵە بە شێوەی گرێبەست لە کارخانەی سیمانی دەشتستان کارم کردووە. ئەو هەروەها وتی بەهۆی ناڕەزایەتی 15 ڕۆژەی کرێکارانی سیمانی دەشتستان هێزی ئینتزامی لەسەر داواکاری بەرپرسی کارخانە هاتنە ناو کارخانە و منیان دەست بەسەر کردووە و بە دانانی بارمتەی شورای کارخانە ئازاد کراوم. 1800 کرێکار لە کاتی کارکردندا لە ساڵی پارگیانیان نەدەستداوە. بەپێی ئاماری وەزارەتی کار ساڵی ڕابردوو 1800 کرێکار لە ئێران بەهۆی ڕووداوەکانی کارگیانیان نەدەستداوە کە 48% کرێکاری بیناسازی بوون. جێگری وەزارەتی کاری ئێران ڕایگەیاندووە کە لە ساڵی ڕابردوو 13000 حاڵەتی ڕووداوی کار لە ئێران ڕوویداوە کە 1800 حاڵەتی بووەتە هۆی مەرگ و لە ناوچوونی کرێکاران. ئەم بەرپرسە لە درێژەدا دەڵێت بەهۆی کەمبوونەوەی ئاسایشی سەرمایە گوزاری بارودۆخی گرێبەستی کار گۆڕانی بەسەردا هاتووە بە جۆرێک کە زیاتر لە 90% گرێبەستەکانی کار لە ساڵی ڕابردوو گرێبەستی کاتی بوون و زۆربەی ئەم کرێکارانەش بیمەنەکراون. حەسەن هەفتەتان لە درێژەدا ئاماژەی بەوە داوە کە تەنیا داڕشتنی یاساکان نابێتە هۆی کەمبوونەوەی ڕووداوەکانی کار لە ئێران و بۆ ئەمە پێویستە هەنگاوی جدیتر هەڵبهێنرێتەوە. چارەنووسی داهاتووی کاری کرێکارانی کارخانەی شەهرارەنگ نادیارە. یەکێک لە کرێکارانی ئەو کارخانەیە وتوێتی لە مانگی خاکەلەوەی ساڵی 1390 تاوی کە کارخانە بە گشتی داخرات تا ئێستا داهاتووی کاری 6 کرێکاری ئەو کارخانە نادیارە و حەقدەست و جەژنانە و پاداشیان پێنەدراوە. ئەو هەروەها ڕوونی کردوێتەوە 5 کەس لەو کرێکارانە دەکەوتنە بەر یاسای کاری سەخت و زیانبار و هەر یەکەی خاوەنی 25 ساڵ پێشینەی کاری لەو کارخانەیە بوون کە هێشتا خانەنشین نەکراون. ئەو لە درێژەدا وتی کە پەروەندەی ئەو کرێکارانە لە ساڵی 1369 تا 1375 تاوی گرفتی هەیە و بەهۆی دەستپێڕانەگەیشتنیان بە بەڕێوەبەرانی کارخانە تا ئێستا ئەو گرفتە چارەسەر نەکراوە و ئەو کرێکارانە خانەنشین نەکراون. ئەو کرێکارە لە کۆتاییدا وتی کە ئەو کرێکارانە لە ماوەی ئەو 3 ساڵە سەرڕای داخرانی کارخانە بەهۆی بیمە هاتوونەتە سەرکار و نەیانتوانیوە لە شوێنی دیکە کار بکەن و بەهۆی ئەوەی کە ئەو کارخانەیە مایە پوچی خۆی ڕانەگەیاندووە ئەو کرێکارانە ناتوانن کەڵک لە بیمەی بێکاری وەرگرن. چوار کرێکاری ئێرانی لە دیالە کوژران. وتەبێژی پۆلیسی دیالە ڕایگەیاندووە ڕۆژی شەمە 3 جۆزەدان لە سنووری پارێزگای دیالە لە نزیک گوندی خەزرەجێ لە ناوچەی ئێمامویسی نێوان جەلەولا و باقووبە بۆمبێکی چێندراو بە ئۆتۆمۆبیلێکی تایبەت بە گواستنەوەی کرێکارانی پرۆژەیەکی گازدا تەقیەوە و بۆ هۆیەوە 4 کرێکاری ئێرانی کوژران و هەروەها 5 کرێکاری عێراقیش بریندار بوون و زیانێکی مادی زۆریش بەر ئۆتۆمۆبیلەکە کەوت. ئەو بەرپرسە لە درێژەدا ئاماژەی بەوەدا کە پاش تەقینەوەکە لەلایەن هێزە ئەمنیەکان و تیمە فریاگوزاریەکانەوە بریندارەکان گواستراونەتەوە بۆ نەخۆشخانە و هەروەها کوژراوەکانیش بۆ پزیشکی دادوەری بۆ ئەوەی ڕادەستی وڵاتی ئێران بکرێنەوە و لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە دەستی پێکردووە. شایانی باسە ماوەی چەندین مانگە کۆمپانیایەکی ئێرانی لە سنووری پارێزگای دیالە سەرقاڵی دانانی بەرهەمهێنانی گاز و دانانی ویسکەی گازە لە نێوان هەردوو وڵاتی عێراق و ئێران
لە ماوەی ڕابردوودا هێرش کرایە سەر پاسێکی تایبەت بە کرێکارانی ئەو کۆمپانیایە و 18 کرێکاری ئێرانیان کوشت. کرێکارانی گرێبەستی ناوێرن منداڵیان ببێت. بەپێی هەواڵە ناوخۆیەکان لە ڕاگەیاندراوێک کە بە ئاراستەی سیاسەتگەلی بەرزکردنەوەی حەشیمەت ڕاگەیاندراوە، جێگری پەیوەندیەکانی کاری ئەم وەزارەتخانەیە ڕاست پێردراوە کە لە شوێنی کار دۆخی پێویست بۆ چالاکی دایکانی دووگیان دابین بکات، تاکو دایکان بتوانن بێخەم لە پاش تێپەڕاندنی قۆناغی دووگیانی بۆ شوێنی کارەکەیان بگەڕێنەوە و شاندەکانی پشکنین و چارەسەری گرفتەکانیش ڕاست پێردراون کە لە چوارچێوەی ڕێساکانی یاسای کار ڕێگە بە دەرکردنی پاش گەڕانەوە لە منداڵبوون نەدەن. لەم پەیوەندیەدا ئەشرەف بەنایی چالاکی کرێکاری مافی سنفی کرێکاران لاوتوێژێکدا سیاسەتوانی لە بواری کاری بۆ گەشە و بەهێزکردنی بنەماڵە بە ئەرێنی ناوبردوو، بەڵام جەختی کردەوە کە بنەماڵە کرێکارەکان بۆ گەشە و بەهێزکردن پێویستیان بە چارەسەری گرفتەکان بە بنچینەتر ناوبردوو. لە پاش چارەسەری ئەم گرفتانە دەبێت بە دووی پشووی منداڵبوون و پشتیوانی لە ژنانی دووگیان لە شوێنی کار بچن. هەروەها زیادی کرد یەکێک لە گرفتە گرنگەکان گرێبەستە کاتیەکانی کارە. ئەم گرێبەستە کاتیانە 1 مانگە، 3 مانگە و یان 6 مانگە ئەبێتە هۆی لە نێوچوونی ئاسایشی پیشەوی بۆ ژنان، پیاوان و بەتایبەت لاوان. بەنایی درێژەی پێدا بەبێ ئاسایشی پیشەوی و بەم ترسەوە کە خاوەنکار بە ئاسانی ئەتوانێت لە پاش 3 مانگ گرێبەستی دووبارە لەگەڵ ئەو کەسەوە ژۆنەکات، کرێکار ناتوانێت بۆ ژیانی خۆی بەرنمەیەکدا ڕێژێت و خێزان پێک بهێنێت و منداڵی بێت. ئەم چالاکەی سنفی کرێکاران سەبارەت بە یاساکانی پەیوەندیدار بە منداڵبوون وتی لە پاش بەرزبوونەوەی پشووی منداڵبوون حەزی خاوەنکاران بۆ دامەزراندنی ئەو ژنانەی ژیانی هاوسەریەتیان پێکێناوە دابەزینی بەخۆوە بینیوە، هەرچەند ئەو کەسانەی ئێستاکە دامەزراون لەم یاسایە کەڵ وەردەگرن، بەڵام خاوەنکارەکان هەوڵەدەن لە دامەزراندنی ئەو ژنانەی چوونەتە ناو ژیانی هاوسەریەتیەوە خۆیان ببێرن کە دوایی پێمەلی دانان بە پشووی منداڵبوون نەبن. زیادیشی کرد زۆرێک لە یاساکانی بەشی کار کە بە قازانجی ژنان و بنەماڵەیە بەهۆی لاوازی چاوەدێری ناچنە بواری جێبەجێکردنەوە. بۆ نمونە ئێستا لە زۆرێک لە کارگەکانی ژنان موچەیەک کەمتر لە لانیکەمی یاساییان لە باتی کاتگەلی درێژی کار وەردەگرن و یان لەبارەی پیشەگەلی سەخت و زیانبار یاساکان بە ڕێکوپێکی بۆ ژنان جێبەجێ ناکرێت. شێوەی نوێی چەوسانەوەی کرێکارانی کارخانەی بنێشتی وەن. بەپێی هەواڵێکی کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، خاوەنکاری کارخانەی بنێشتی وەن چەندین کرێکاری گرێبەستی لە بەشی بەستەبەندی ئەو کارخانەیە دامەزراندووە و هەغدەستی ئەوان بەپێی ڕێژەی بەستەبەندی کارتۆنەکان حیساب دەکات. هەر کرێکارێک لە ماوەی 8 کاتژمێر کار تەنیا دەتوانی 3 کارتۆن بەستەبەندی بکات کە بۆ هەر کارتۆنێ بڕی 4000 تمەن و بەگشتی 12000 تمەن هەغدەستی ڕۆژانە وەردەگرن. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی کارخانەی ئیران تایر. مانگی ڕێبەندانی 1392 کۆمەڵێک لە کرێکارانی ئەو کارخانەیە لە سەرکار دەرکراون و دەستخۆشانە و حەقی جەزبی کارمەندەکانیش نەدراوە. هەر لەو بارەیەوە یەکێک لە کرێکاران وتوێتی لە سەرەتای ساڵی 1393ەوە بەڕێوەبەرانی کارخانە ماوەی کارکردنیان لە 8 بۆ 12 کاتژێر لە ڕۆژدا زیاد کردووە و دوا بەدوای ناڕزایەتی کرێکاران و کارمەندەکان بەو دۆخە 6 کەس لە پرسۆنەلی ئەو کارخانەیان دەرکردووە و سەنەواتی خانەنشینیان لە 2 مانگ بۆ 1 مانگ کەم کردوێتەوە. هەروەها ڕوونی کردەوە سەرەڕای ناڕزایەتی بەو دۆخە و وەرگرتنی فیشی هەغدەستی مانگی خاکەلێوەی 93 لە 5 جۆزەردان بە 50% کەمبوونەوە کرێکاران هەر لە کارخانە خەریکی کارن تا بەرهەمێنان ڕانەوەستێت. جێگەی ئاماژەیە دەوترێت سەرڕای کۆبوونەوەی کرێکاران و کارمەندان لە حەوشەی کارخانە هیچ یەک لە بەڕێوەبەرانی ئەو کارخانەیە نەهاتوونەتە سەرکار تا وەڵام دەرەوەی ویستی کرێکارانی ناڕازی بن. مانگرتنی کرێکارانی سەدی بنیەر. 450 کەس لە کرێکارانی سەدی بنیەر بەهۆی نەدانی هەغدەست مانیان گرتووە. بەپێی هەواڵی کومیتەی هاو ئاهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوە کرێکاریەکان، نزیکەی 450 کەس لە کرێکارانی سەدی بنیەر هەڵکەوتوو لە 5 کیلومتری ئاوایی نقلی مەریوان لە ڕۆژی سێشەممە 6 جۆزەردانەوە مانیان گرتووە. کرێکاران لە نەڕزایەتی بە نەدانی هەغدەستی مانگانەکانی ڕێبەندان و ڕەشەمەی 1392
هەروەها نەدانی جژنانە و دەستخۆشانەی ساڵی 93 و نەدانی حەقدەستی مانگانەکانی خاکەلێوە و گوڵانی 1393 دەستیان داوەتە مانگرتن. ناڕزایەتی کرێکەرانی پرۆفیلی ساوا بەردەوامە. بەپێی هەواڵەکان یەکێک لە کرێکەرانی ئامادەبووی ئەم کۆبوونەوەیە لە وتوێژێک لەگەڵ هەواڵنێریە ناوخۆیەکان هۆکاری ناڕزایەتی سنفی هاوکارەکانی بە دواکەوتنی موچەی 5 مانگ و داخوازیەکانی دیکەی وەک مافی جەژنانەی ساڵی 92 گرفتگەلێک سەبارەت بە پێشینەی بیمەی دابینکردنی کۆمەڵایەتی ناوبرد کە لە چەند مانگی ڕابردوو بە شێوەی بەردەوام بەڵێنی بە کرێکاران دەدەن کە لەم مانگە دەتاندەینێ کەچی ئەوە بۆ 5 مانگ دەڕوات کە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە. ئەو بە نوێنەرایەتی لە کرێکارانی دیکە قسەی دەکرد و وتی زیاتر لە 200 کرێکاری کارخانەی پرۆفیلی ساوە بە نوێنەرایەتی لە 110 کرێکار لە ناڕزایەتی بە دواکەوتنی موچەی 5 مانگیان کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. بەوتەی ئەم کرێکارە ناڕزایەتی سنفی کرێکارانی پرۆفیلی ساوە بە بەشداری 200 کرێکار لە نێو حەساری کارخانە دەستی پێکردووە. لە ئەنجامدا لەگەڵ کەمتەرخەمی و گوێنەدانی بەرپرسانی کارخانە بە داخوازیەکانیان پاش بەڕێکەوتنی کرێکاران بەرەو بینای فەرمانداری ساوە لە کاتژێر 10 شەو کۆتایی پێات. ئەم کرێکارە هەروەها لە درێژەدا وتی کە بەپێی ئەوەی کە فەرماندار خۆی بە هیچ شێوەیە گوێی نەدایە ناڕزایەتی و داخوازیەکانی کرێکاران و بەپێی داخوازیەکانیانەوە نەچوو، بەڵام چەند کەسێک لە بەرپرسانی دیکەی پەیوەندیدار بە پێکێنانی کۆبوونەوەیەک بە بەشداری نوێنەری کرێکاران بڕیاری بەدواداچوونیان بە داخوازیەکانیان پێدان. هەروەها جەختی کردەوە جیاواز لەوەش سەرۆکی بەڕێوەبەرایەتی دابینکردنی کۆمەڵایەتی شاری ساوەش کە لە نێو ناڕازیاندا بەشداری هەبوو بەڵێنی چارەسەری گرفتگەلی بیمەیی کرێکارانی لە بواری نوێژەنکردنەوەی بڕوای دەفتەرچەی دەرمانیەکانی بە کرێکاران دابوو. پەیوەستبوونی بازاڕیان بە کرێکارانی ناڕازی کانگای بەردی ئاسنی باف. هاوکات لەگەڵ بەردەوامبوونی ناڕزایەتی کرێکارانی ئەو کانگایە خەڵکی بازاڕیش بە داخستنی دوکانەکانیان بۆ پشتیوانی لە کرێکاران بە ناڕازیان پەیوەست بوون. محەممەد عەباسی وتەبێژی شورای شاری باف هۆی داخرانی ئێستای کانگای بەردی ئاسنی باف ناڕزایەتی خەڵک بە هەڵنەوەشاندنەوەی ڕادەستکردنی ئەو کانگایە بە بەشی خصوصی ڕاگەیاند. بەفێ بڕیاری ڕێکخراوی خصوصی سازی ئێران قەرارەکە لە 171.9 لە پشکەکانی ئەو کانگایە بۆ سندوقی خانەنشینی کارخانەی پۆڵاو لە 128.9 لە پشکەکان ڕادەستی بازاڕی بورس بکرێن. شایانی باسە پێشووتریش ئێسحاق جەهانگیری جێگری یەکەمی سەرۆکۆماری ئێران بڕیاری هەڵوەشاندنەوەی بڕیاری خصوصی سازی ئەو کانگایەی ڕاگەیاندبوو. گرنگی ڕێکخراوە کرێکاریەکان بۆ بەدەستێنانی مافەڕەواکانی کرێکاران بۆ هەموو لایەک ئاشکرایە. نەبوونی مافی کرێکاران لە دەستوری سەرەکی زۆربەی وڵاتان، نەبوونی گرێبەستی ڕوون، کێشەی خاوەنکاری پاوانخواز و چەندین کێشەی تر لە شوێنی کار، هەموو ئەمانە زەرورەتی بوونی ڕێکخراوە کرێکاریەکانمان بۆ دەسەلمێنێت. کاتێک لە وڵاتێکی نادیموکراتیک مافەسەرەکیەکانی دانیشتوانی ئەو وڵاتە پێشێل دەکرێت، کرێکاران بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانیان دەبێت یەکگرتو و هاودەنگ بن. ئەم هاو هەڵوێستیە تەنها لە ڕێگای ڕێکخراوە کرێکاریەکانەوە دەستەبەر دەکرێت. ئەگەر لە وڵاتێک بێکاری و هەژاری بەرۆک بە کرێکاران بگرێت، ئەو توێژە بە ناچار بۆ بەدەستهێنانی کار و بژێوی ژیان ڕوو لە هەندەران و وڵاتانی دراوسێ دەکەن. ئەمەش چیرۆک و بەسەرهاتی کرێکارانی ئێرانە کە لە ماوەی ئەم چەند ساڵەی دەسەڵاتداری کۆماری ئیسلامی بە ناچار بۆ بەدەستهێنانی کار و بژێوی ژیانی خۆیان ڕوو لە وڵاتانی دراوسێ دەکەن. بۆشیکردنەوەی ئەم بابەتانە و دەستکەوتنی زانیاری سەبارەت بە بارودۆخی کرێکاران لە کوردستانی باشوور میوانداری بەڕێز شاباز مەحموود بەرپرسی بەشی ڕاگەیاندن لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کوردستانمان کردووە. سەرەتا داوایان لێەکەین ڕێکخراوەکەیان بۆ ئێمە و ئێوە بینەرانی بەڕێز بناسێنن. دیارە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان لە 29 حوتی ساڵی 2011 کۆمەڵی هەڵسوڕاوی کرێکاری و کرێکارانی بیناسازی لە شاری سلێمانی هەستمان کرد کە بۆشاییەگە لە نێو کرێکارانە هیچ ڕێکخراوەیەکی سربەخۆی کرێکاری لە کوردستان وجودی نییە. ئەو سندیکانەی کە هەندن سندیکای دەوڵەتی ناتوانن لە قازانج و بەرژەوەندەکانی کرێکاران ئیشکەن.
دەورانێکی سێمانگی یعنی دوا بە دوای 3 مانگ لە کار و چالاکی دەستەی ڕاپەڕاندن بۆ ئامادەکاری و پێویستەکانی پێگەێنانی ڕێکخراوەیەکی تایبەت بە کرێکارانی بیناسازی لە ڕۆژی 29 حەوت لە هۆڵی سوڵیدارەتی شاری سلێمانی بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە کرێکاران کە ئامادەی کۆبوونەوەی گشتی بوون لە نێو کۆبوونەوەیەکی گشتیدا ڕێکخراوی کرێکارانی بیناسازی کوردستان دامەزرا و هەر لەوێدا دەستەی کارژێڕی ڕێکخراوەکە هەڵبژێرا لە نێو کۆبوونەوەی گشتیدا و پەیڕۆ و پرۆگرامی ڕێکخراوەکە پەسەند کرا. ئاماژ لە دروستکردنی ئەم ڕێکخراوە ئەوە بوو کە هەر لێرەدا لە دوای تەواوبوون یعنی پێگەێنانی ڕێکخراوەکە هەوڵ بین کە لە نێو کرێکاراندا ڕێخستنێکی کرێکاران دروستکەین کە بتوانین کرێکاران خۆیان مدافعی ئەسڵی بن لە خواست و داواکاریەکانی خۆیان یعنی چاویان لە دەستی سندیکاکانی دەوڵەت نەبێت کرێکاران خۆیان ببنە خاوەنی ڕاستەقینەی ڕێکخراوی خۆیان وە لەسەر ماف و بەرژەوەندی و خواستەکانی کرێکاران ئەم ڕێکخراوە حرەکەتی کردووە لەم چەند ساڵی کە توولانی کە ڕێکخراو دروست بووە. دیارە کۆمەڵێک چالاکی و پرۆژە یاسای تەقدیمی لایەنەکانی پەیوەندیداری پەرلەمان و حکوومەت کردووە لەسەر خواست و داواکاریەکانی کرێکاران خواست و داواکاریەکانی کرێکارانی بەرز کردوێتەوە ڕێپێوان و ئاکسۆن و میتینگی کردووە سەبارەت بە داوا خواستەکانی کرێکاران لەسەر مەسەلەی قوربانیانی شوێنی کار دەیان حرەکەت و خۆپشاندان و ئاکسۆنی بەڕێخستۆ پرۆژە یاسایەکی پێشکەشی پەرلەمانی کوردستان کردوە سەبارەت بە ئازادی ڕێکخراوبوون لە کوردستانە پرۆژە یاسایەکی سەبارەت بە یاسای دەستەبەری کۆمەڵایەتی بەدیلی خۆمان پێشکەشی حکوومەت و پەرلەمانی کوردستان کردووە لە ناو کۆمیسیۆنێکی تایبەت لە نێوم ڕێکخراوەدا هەیە بە ناوی کۆمیسیۆنی کێشە کرێکاریەکان دیارە کە ئەم کۆمیسیۆنە ئیشوکارەکانی ئەوەیە کە بە دوای کێشە و مەشاکلەکانی کرێکاران لەگەڵ خاوەنکار و کۆمپانیەکان بەرەو ڕۆ و تاکوێ سەدان کێشەی کرێکاران لە گرتنی حەقدەست لە کێشیان لەگەڵ خاوەنکار و کۆمپانیەکانە بە سەرکەوتن گەیاندۆ لە قازانجی خودی کرێکارە. ئەمەیە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان. هەروەک ئێوە بینەرانی بەڕێز ئاگادارن و لە سەرەتای بەرنامەکەشدا باسمان کرد ڕۆژانە بە سەدان کرێکاری ڕۆژهەڵاتی بە مەبەستی بەدەستهێنانی کار ڕوو لە کوردستانی باشوور دەکەن و چەندین ڕووداوی دڵتەزین لە ماوەیەدا ڕوویداوە و چەندین کێشەی تر لە بەردەم ئەم کرێکارانەدا دروست بووە. پرسیاری دووهەممان لە بەڕێز شاباز مەحموود باسی بارودۆخی کرێکارانی کوردستانی ڕۆژهەڵاتە لە باشوور. بەداخەوە هەلومەرجی کار و ژیانی کرێکاران لە سەراسەری جیان بەهۆی گوشارەکانی دەوڵەتانی سەرمایەداری بەهۆی گوشارەکانی ئەو حرەکەتانی کە ئێستا لە وڵاتانی ئەوروپا و جیان بەگشتی لە دەسەڵاتدان کە معلومە لە لامان کە ئەو دەسەڵاتانەی کە لە نۆرماڵترین لە وڵاتەکانی ئەوروپا کە ئێستا لەسەر کارن سۆسیال دیموکراتەکانن کە حرەکەتێکن ناتوانن پڕاوپڕ خواست و داواکاریەکانی کرێکاران بگەێنە ئامانجی خۆی. بۆیە دینین شایدیەوەین کە ڕۆژانە لە هەر گۆشەیەکی جیانە کرێکاران وەزعیەتیان بەرەو خراپتر و گوشاری زیاتر بۆ سەریان و وەزعیەتیان بەرەو خراپترە چێ. لە ڕۆژهڵاتی ناوەڕاستی شادیارە بەداخەوانێ لە تورکیا و لە ئێران و لە سووریا و لە عێراق کە لە دەوری کوردستان نزیکترین وڵاتانەی کە ئێمە زیاتر ئاگادارین لە حرەکەتی کرێکاری و لە وەزعیەتی کرێکاران لە وڵاتانە شەرایەتی کار و ژیانی کرێکاران بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەختیترە ڕات. تەنانەت لە وڵاتێکی وەکو جمهوری ئیسلامی ڕێگە بە ئازادی ڕێکخراوبوون ڕێگە بە هەڵسوڕاوان و مدافعانی لە بزوتنەوەی کرێکاری و لە خودی کرێکاران تەنانەت ڕێگای چالاکی و کار و خەباتی مەدەنیشان پێ نادرێت. لە تورکیاش تازەترین نمونە شایدی داڕوخان و هەرەزێنانی ئەو کانە خەڵوزانە بووین بەسەر کرێکارانە کە بەداخەوە زیاتر لە 100 کرێکار لە یەک ڕووداوی کارا بنە قوربانی. کرێکارانی ڕۆژهەڵاتیش لە کوردستانی عێراق بەدەرنین لە مەشاکیلەکانی کرێکاران هەروەک تەواوی کرێکارانی تر بەگرە زیاتریش مەشاکیل و کێشە بۆ ئەوان دروست بووە بە جۆرێک کە لێرە دەیان نمونە لە بەردەستی و دەیان کەیز لە بەردەمی ڕێکخراوی ئێمە و
ڕێکخراوی کرێکارانی مهاجر و هەروە ڕێکخراوی کرێکارانی بیناسازیە کە کرێکارانی ڕۆژهەڵاتی لێرە کار بۆ کۆمپانیا و خاونکارەکانەکەن لە کۆتاییدا حەقدەستیان پێ نادرێ، خاونکارەکان هەڕەشیان لێکەن بەوەی کە غەریبن ئێرە شوێنی ئێوە نییە، تەنانەت لە زۆر شوێن تەنانەت تۆمە دەخرێتە پاڵ کرێکاران بەوەی کە تاوانباریان کەن تۆمەت بخەنە پاڵیان بۆی نەوێرن داوای حەق و ماف و خواستەکانی خۆیان بکەن. مەشاکلی تری کرێکارانی ڕۆژهەڵاتی لە کوردستانی عێراق بەداخەوە کە حکوومەتی کوردستان کە ڕاستانیان بۆ ناکات مەسەلەی ئیقامە و مانەوەی ئەم کاتی نیشتەجێبوونە لێرە کە بەداخەوە کرێکاری ناچارێکی لە ڕۆژ لە مانگانە لانیکەم مانگانە ئەبێ بڕاتەوە سەر سنوور بۆی جارێکی تر ڕێگای هاتنەوەی پێبن و فیزە لێباتەوە بە جارێکی تر، یعنی نە ئیقامەی کاتیان پێ، نە ئیقامەی یەک ساڵیان پێ، نە ئیقامەیەکی دایمیان پێ، یعنی کرێکاران زۆرێکی ئەو پارەی کە دەستیانەکرێ بێت لە ڕێگای هاتوچۆ و گەڕانەوە بۆ سەر مەرج زۆمانە سەرفی کرد. شوێنی کار و ژیانی کرێکارانی بیانی کرێکارانی هاتوو لە کوردستان زۆر سەخت و نالەبارە. ئێمە کۆمیسیۆنی کێشە کرێکاریەکانمانەیە کە مەیدانیە نەچینە ناو ناوەندەکانی کار و شوێن و پرۆژەکان کە ئەدینین کە بەشێکی زۆر لە کرێکارانی ڕۆژهەڵاتی کرێکارانی کە لە ئێران و ڕویان کردوتە کوردستانی عێراق زۆرێک لەو هێزیکارە پێگەێنن لەو ناوەندانی کاردا، بەداخەوانێ شوێنی مانەوە و حەوانەوە خواردن و پێویستیەکانیان لە ئاستی شیاوی ئینسانیدا نییە، وەزعەتێکی ئێزگار خراپیانێ. مشکلەی هەرە ئەساسی کرێکاران ڕۆژهەڵاتی لێرە ئەوەیە کە گرتنی حەقدەستەکانیان لەلایەن خەڵکی چاوچنۆکی سەرمایەدار کۆمپانیاکان دەوڵەمەندەکانی کوردستانی عێراق زۆرێک ئەکسەرێتی ئەو کێشە و مەشاکلانی کرێکارانی ڕۆژهەڵاتی کە بۆمان دێ نەدانی حەقدەستەکانیانە کە مشکلەیەکی هەرە ئەساسیە کە نانی ڕۆژانەی سفرەی خاڵی کرێکاران دابینەکە کە لێرە پۆڵێکیان دەستکەوێت بۆ کە سوکاریانی بنێرن بۆ خانەوادگی خۆیان بنێرن لە ئێرانە کە ژیانی پێ بکەن زیندگی پێ بکەن لەو دیوە بەداخەوانێ هەر ئەساسی ترین شت کە پۆڵەکەیە سەرمایه‌دارانی ئێران سەرمایه‌داران لە کوردستانی عێراق نایەن بۆ کرێکارانێکە لە ڕۆژهەڵات و ڕێیان کردوتە ئێرە. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە کوردستان کۆمیسیۆنێکی تایبەتمان بە کێشەکانی کرێکاران دروست کردووە، هاوکاتە لەو کۆمیسیۆنە ئێمە بە هاوکاری ڕێکخراوی ڕۆشنبیری کرێکارانی مەهاجری ئێرانی لێرە دوولایەنە کارەکەین لە پێناو بەدەستهێنانی ئەو حەق و ئیمتیازانەی کرێکاران ئەو پارە و حەقدەسانیان کە لەلایەن کۆمپانیا و خاونکارەکان و دەست بەسەرکراوە و نایەندەنێ ئێمە توانیمانە لە دەیان نمونەی لەم کەیسانە بە سەرکەوتنی بگەین و حەقدەستەکان بۆ کرێکاران بگەڕێنین. دیارە کاتێک وڵاتێک ناتوانێت ژیانێکی لانیکەمی بۆ دانیشتوانی لە ناوخۆی وڵات دابین بکات، ئەستەمە لە دەرەوەی وڵات بتوانێت لەسەر مافە پێشێلکراوەکانی هاوڵاتیان بەگشتی و کرێکاران بە تایبەتی بێتە دەنگ و دوای مافە زەوتکراوەکانیان بکەوێت. دیارە معلومە لەلای هەمومان کە جمهوری ئیسلامی دەوڵەتێکە کە دەسەڵاتێک لەسەر کارە لە بەداخەوە کە لە ئێرانە دەسەڵاتێکی دژە کرێکاری ئستێداد دەسەڵاتێکی دژە خەڵک دەسەڵاتێکی نادیموکراتی لەسەر حکومە ئەوەی کە بۆی گرنگ نەبێ کرێکاران و هاوڵاتیانی ئێرانیە کە لە وڵاتانی دەوروبەرەوە لە خودی ئێرانیشا کە تووشی چ قەیران و دەردەسەریەکە بین. هەر خۆمان شاید دیوێن کە لە ناو خودی ئێرانە دەیان هەڵسوڕاوی کرێکاری لەژێر گوشار و چاودێری و تەنانەت لە زیندانەکان و تەنانەت بەرەو سێدارەشیانە بن. ئەوەی ئێمە ئاگادارین حکوونە کۆنسۆڵی حکوومەتی هێرێمنە نوێنەرایەتی حکوومەتی ئێران بڵین لە کوردستانی عێراق و نە کۆنسۆڵگەری جمهوری ئیسلامی لێرە بە هیچ شێوەیە نە هیچ ڕێکخراوێکی تایبەت لایەنە ڕسمیەکانی جمهوری ئیسلامی بەدەم هیچ کێشە و مەشاکلێکی کرێکاران و پەنابەرانی ئێرانیش لە کوردستانی عێراقان نین. ئەوەی بۆیان مەبەزنی عەسڵەن کێشە و مەشاکلەکانی کرێکارانە لێرە. یعنی بڕوان ناکەم ئەگە گەورەترین کێشە گەورەترین مەشاکل بۆ کرێکارانی ڕۆژهەڵاتی لێرە دروست ببێت جمهوری ئیسلامی هیچ باکی نییە لەوە تەداخل ناکات. بەبوونی ئەم کێشانەی کە تا ئێستا باسمان کردو بە لە بەرچاوگرتنی وتەکانی میوانی بەرنامە گرنگی بوونی ڕێکخراوەکانی کرێکاری زۆرتر ئاشکرا دەبێت. پرسیاری کۆتایی ئێمە لە میوانی بەڕێزی بەرنامە ئەوەیە کە ڕێکخراوە کرێکاریەکان تا چەندە ئەتوانن لە دەستەبەرکردنی مافەکانی کرێکاران دەور و ڕۆڵیان هەبێت.
دیارە زەرورەتی پێگەێنانی ڕێکخراوی کرێکاری سربەخۆ لە هەر شوێنێک لە گۆشەکانی جیهان هەنگاوێکی هەرە گەورەیە بۆ کرێکاران کە لە هەر شوێنێک کۆمەڵێ جەمعێک دەستەیەک لە کرێکاران لە دەوری یەکۆ بنەوانێ و ڕێکخراوی سربەخۆی خۆیان پێبێنن هەنگاوێکی باشە بەرەو خواست و داواکاریەکانی کرێکاران. خۆشبەختانە لە بەشێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوڕاز لە تورکیە شایدی پێگەێنانی دەیان دەستە و گروپ و ڕێکخراوی کرێکارین و لە ئێران کۆمەڵێکی زۆر لە فعالینی کارگەری و کۆمەڵێک ڕێکخراوی کرێکاری دروست بووە ومێدی کاری باشتریان بۆکەن و ئێمەش لە کوردستانی عراق وەکو ڕێکخراوی کرێکارانی بیناسازی لە پاڵە و سندیکا زەردانەی دەوڵەت و دەسەڵات کە چەند ساڵ بوو هیچ ومێدێکی لەلایەن کرێکارەوە نەبوو بەرامبەر بەم سندیکایانە بە هەوڵ و ماندووبوونیت دەیان کرێکار و هەڵسوڕاوی کرێکاری خۆشبەختانە لە کوردستانی عراقشا لە کوردستان توانرا ڕێکخراوی کرێکاری بیناسازی کوردستان دروست بێت. ڕێکخراوی کرێکارانی بیناسازی بە بڕوای من لە توولانی ئەم 3 ساڵە لە مودەی ئەم 3 ساڵەیە توانیوێتی بە دەرەجەیەکی باش لەوەی کە کرێکاران ڕێکخراوی سربەخۆی خۆیان پێگەناوە ئاستی وشیاری کرێکاران چوونەتە سەر توانیوێتی وشیارێکی ئاگاییەکی باش بە کرێکاران بە لە حەق و ماف و خواستەکان و داواکانیان ئاگاداریان کاتەوە توانیوەتی کرێکاران بێنێتە مەیدان بە ئاکسۆنی خۆپشاندانی تەزاوراتی بە قسەکردنی بە هەڵوێستەکانی بە هاوپشتیەکانی لەگەڵ کرێکارانی دەوروبەر ئێمە دەیان چالاکی و ئینی تایبەتمان کردووە بۆ پشتیوانی لە حرەکەتمان بەڕێخستەوە بۆ ئازادکردنی زیندانیانی کارگەری لە ئێران و پەیام و عیلاقاتی نزیکمانەیە لەگەڵ ڕێکخراو کرێکاریەکانی ئێران و دەوروبەر و تەنانەت ئەوروپا و ئەمریکاش. یعنی ڕێکخراوی کرێکارانی بیناسازی بە حکمەوەی کە ڕێکخراوەیەکی سربەخۆی کرێکاریە توانیوێتی بە جۆرێک هەنگاوێکی باش کرێکاران بەرێتە پێش. لە کۆتایی ئەم دەرفەتە کە دیارە سپاسی کەناڵی ڕۆژهەڵاتی تیڤی یەکەم بۆ ئەم دەرفەتی کە بێمە یاوەکو ڕێکخراوی کرێکارانی بیناسازی و هیوای سەرکەوتن بۆ بەرنامەی کرێکار بەرنامەی ئێوە خوازم هیوای بەردەوامی کە هیوادارم هەمیشە لە ناو کرێکاران لە خودی ڕێکخراو سربەخۆکانی کرێکاران ئەمە ئەم کەناڵە و ئەم بەرنامە بێتە مینبەرێکی باش بۆ ئەوان کە بتوانن خواست و داواکاریەکانی کرێکاران و باس و خواستەکانی ناو کرێکاران لەم بەرنامەوە باس کرێت. بینەرانی بەڕێز زۆر سپاسی ئێوەکن کە تا ئێستا بینەری بەرنامەکەمان بوون تا بە یەکگەشتنەوەیەکی تر بژین بە شادی و کامەرانی.